ڕزگار باخە ئەگەر تەهاش دەنگێمە هەبێت کەرەمکە بەڵێ ئەو دیمەنانی کە ئایبێنن دیمەنی تیمەکانی بەرگری شارستانین دیارە دوایەوەی کە نیو کاژمێر تا کاژمێرە بەر لە ئێستا تەرمی دوایین کەس لەژێر بیناداڕماوەکە دەرێنرا کە منداڵێ بوو ئیسە سەرجەم تەرمەکان کە 15 کەسن لە پزیشکی رادی سلێمانین و 12 وڵاتی برینداربوون تا بەکۆی گشتی لەم ڕووداوی کازیوی شاری سلێمانی 27 کەس بوونەتە قوربانی کە 15 گیانە لە دەستداوە ئەوەی هەیە ئێستا دوای زانیارەکان ئەوەن کە کەسوکاری وەستاکە کە خەڵکی بانەی ڕۆژهەڵاتی کوردستانە گەیشتونەتە سلێمانی لە بەردەم پزیشکی دادی سلێمانین وا بڕیارە ئەوان تەرمی ئەو کەسە وەستاکەواتە بنەوە ڕۆژهڵاتی کوردستان و چواردە تەرمەکەی تر لە ڕێوڕسمێکتا سبەی بەخاک بسپێرن لە یەکێ لە گۆڕستانەکانی شاری سلێمانی کەمێکی تر بڕارە وەزیری ناوخۆی حکوومەت هێرێمی کوردستان و لەگەڵ وەفدێکی یاوەریا کە وەزیری تەندروستی حکوومەت هێرێمی کوردستان شتە بێنە شاری سلێمانی دوای پێشوازیکردنیان لەلایەن پارێزگاری سلێمانی و بەرپرسانی پارێزگای سلێمانیەوە سەردانی نەخۆشخانەی شارەکەن سەردانی بریندارەکانەکەن لە نەخۆشخانەی شار لە دۆخی تەندروستیانە پرسن و دواتر بڕیار وایە بێنە شوێنی ڕووداوەکە بەمبەستی لێکۆڵینەوە زیاتر و وەرگرتنی وتەی بەرپرسانی بەرگری شارستانی و بەرپرسانی پارێزگای سلێمانی وردەکاری ڕووداوەکە لە بەرپرسانی پارێزگای سلێمانی وەربگرن ئەو دیمەنانەی بینن لەسەر شاشەی کێنە دیمەنی ڕاستەوخۆن دیارە بەشێکی زۆری هاوڵاتیان چی لە شاری سلێمانی چی لە شارەکانی ترەواتونەتە شوێنی ڕووداوەکە ئێستا هێزانیەکان سەرقاڵی پاکردنەوەی شوێنی ڕووداوەکەن واتە بیناداڕماوەکە بەوتەی کەسوکاری ئەو بنەماڵەیەکە بە بەرگری فریاکەوتن و هێزانەکانیان داوە تەواوی لیستی و ناوانیان داوە بە هێزانەکان هیچ کەسێ نەماوە لە بیناکەدا وەک باسم کرد پێشووتر تا نیو کاژمێر بەر لە ئێستا تەرمی دوای منداڵیش دەرهێنرا ئێستا 15 کەس تەرمەکانیان لە پزیشکی دادی سلێمانی و لە ڕووداوەکە 12 کەسیش بریندارن کە برینیان دێکیان سوک بووە و نەخۆشخانیان جێشتەوە بە وتەی وتەبێژی بەڕێبەراتی تەندروستی سلێمانی کە بەکەێنێنی ڕاگەیان ئێستا هەندێکی تریشان لەجێ تاودیری چڕی پزیشکیدان لە نەخۆشخانەی شار لە بەشی فریاکەوتن ئەو دیمەنان ئەیبینن دیمەنی ڕاستەوخۆن سەرباریەوەی کە بە وتەی کەسوکارەکان و ئەم بنەماڵەیەکە بە بەرگری شارستانی وێزانەکان هەوتووە هیچ کەسێکی تر نەماوە بەڵام هێزانەکان هەر لێرن و تیمەکان هەر لێرن هەر سەرقاڵی پاکردنەوەی شوێنی ڕووداوەکەن ئەمە دوای زانیاریەکانە لەسەر ڕووداوەکەی کازی و شاری سلێمانی وەک باسم کرد وا بڕارە پاشکەمێکی تر وەزیری ناوخۆی حکوومەت هێرێمی کوردستان باوەشی لەگەڵ وەزیری حکوومەت هێرێمی کوردستان بێنە سلێمانی و دوای سەردانیکردنیان بۆ لای برینداران لە نەخۆشخانەی شار بێنە شوێنی ڕووداوەکەش بەڵێ ڕزگار دنهاداگەر تە زانیارێ بن ڕەوشا برینداران ئەvê دنهادا دە نەخۆشخانەیە دانەیە چاوایە وەکو دەبێژن کو دنهاداژی ڕەوشا دوو کەسا ژوانە یانە جێگیرە زانیارێن زێتر لە جەمتە هەنە من گوێبیستی ئێوە نیم ئەگە برادران لە کۆنتترۆڵەوە ئەو کێشەی بەڵێ ڕزگار چاکن بەڵێ ڕزگار بێژم ڕەوشا برینداران دنهادەیە چاوایە ڕەوشا بریندارە من کەمێ بەر لە ئێستا لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ وتەبێژی بەڕێبەراتی تەندروستی سلێمانی قسەم کردکە ئەو باسی لەوە کرد هەندێک لە بریندارەکان نەخۆشخانەیان جێشتەوە و چارەسەری پزیشکیان بۆ کراوە بەشێکی تریشان لەژێر چاودێری چڕی پزیشکی دانوە پزیشکان سەرقاڵی چارەسەرکردنیاندان واتە ئەو بە دیاریکراوی نەیوت کە چەند لە بریندارەکان دۆخی تەندروستیان ناجێگیرە بەڵام ئەوە هەیە کە یەکێ لە بریندارەکان خێزانی وەستاکەیە کەواتە شەوی ڕابردوو ئەم وەستای شۆفازی غازا پەیوەندیکی خزمایەتیە لەگەڵم بنەماڵەیە بخاڵۆزا پورزانێ من کەمێ بەر لە ئێستا لە بەردەم پزیشکی دادی سلێمانی ژمارەیە لە کەسوکارەکەیانم دوانوە بۆ کێنێنیش قسەیان کرد لە پەشڕاستە خۆدا ئاماژیان بۆ کرەمان ئەم وەسایە نزیک بە 10 ساڵە بێ بەوەی پیشەکەی واتۆتە شاری سلێمانی واتە ڕۆژهەڵاتی کوردستانی جێشتو و لە باشوور نیشتەجێیە و خێزانەکەیشی پاماشی و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە پەیوەندیەکی پتەوی کۆمەڵایەتی و خزمایەتی لە نێوانیاندا شەوی ڕابردوو بەستی سەردان و بۆنێکی کۆمەڵایەتی لێرە بۆ هاتوونەتە ئێرە لەو کاتەدایە ڕووداوەکە ڕوودا ئێستا لەو 27 قوربانەی 25 بنەماڵێن و ئەودوانیشیان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانن وەک باسی کرد کەسوکار و خانەوادەکەی گەیشتونەتە هەرێمی کوردستان لە بەردەم پزیشکی دادین ئەوان بەنیازن تەرمەکەی ببنەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و لە شاری بانە بە خاکی بسپێرن چواردە تەرمەکەی تریژ وەک پێشتر ئاماژم پێدا لە سلێمانی لە یەکێ لە گۆڕستانەکاندا بە خاکە سپێرن بەڵێ ڕزگار و دیگەلمە ببینە ئەگەر ئەوژین جۆلا دەبێژین کو لە پێشی ئاوایە پارێزگا سلێمانیا دەبێژن بەرهەبنینە
باشە ڕزگار ئازاد گەلتە دمێنن تێ چاوەڕێکردن و دنەهادایان ئەڤڕۆدا تەرمێ وی هاوڵاتی ڕۆژئاوای کوردستانی ڕادەستی ماڵباتەوان بێتەکردن ڕزگار ئەگەر تا هاش دەنگێمە هەبیت سەپان من ئێساکی کێشەکە هەلبوو گوێم لە دەنگی توێ لە پرسیارەکە نەگەیشتم بێژن دنهادەک و ئەوە کێیە ینی زانیاری هەنێک و دنهادا تەرمەوی هاوڵاتیێ ڕۆژهەڵاتە کوردستانی ڕادەستی ماڵباتەوەی بێتەکردن بەڵێ سەفوان ئەو وەستایی کە جانی لە دەزاوە گوتم هاوشان لەگەڵ چواردە تەرمەکەی تریان بنەماڵەیە لە پزیشکی دادی سلێمانین طبعا ئەبێ پزیشکی دادی سلێمانی راپۆرتی پزیشکی لەسەر تەرمەکان بدات کە ئایا هۆکاری جانە دەستەکانیان جانە دەستدانەکانیان داڕمانی بیناکەیە ئاگرە غازە ئەوە هەریەکە و پزیشکی دادی ڕوونیەکاتەوە بنەماڵەکە خەمی سەرەکیان ئێستا بریندارەکەی کە خێزانی وەستاکە لە نەخۆشخانی شار لەژێر چاودێری چڕی پزیشکی داواتە ئەمان منداڵەکانیان نێناوە 10 ساڵات و